کە ئەرکی مسلمانی ڕاستەقینە لە هەر کات و ساتێکیدا کە زوڵم و ستەم بکرێتن لە هەر شوێن و جێگایەکیدا نابێ پشتگیریکاری ظالم و ستەمکارەکەی بێ. ئەو ظالم و ستەمکارە لە چ نەتەوەیەکی بێ، لە چ شوێنێکی بێ، لە چ کات و ساتێکی بێ، ئیسلام و مسلمانان دەبی لە دژی بن و لە بەرامبەری بوەستنەوە و مەظلوم و ستەم لێکراوە و چەساوەکەش لە هەر شوێنێکی بێ، لە هەر نەتەوەیەکی بێ، لە چ کات و ساتێکی بێ بە پێی توانە دەبی پشتگیری بکرێ و تا لە مەظلومیەت ڕزگار بکرێ و لایەنگیری بکرێ و لایەنی کەم دوعای خەیری بۆ بکرێ. ئەوەیە بنەمای ڕاستەقینە لە ئیسلامدا و ئەو ڕاستیانە ئاوا ڕۆم بکرێنەوە. الله تعالى فرموویتی ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار، مەیلی دڵیش مەکەن و بە هەڵسوکەوتیشتان و بە فعل و کرداریشتان بە قسە و گۆتنیشتان نزیک مەبنەوە بە هیچ شێوازێک لە ستەمکارانەوە ئەوانەی کەوا ظڵم و ستەم دەکەن، ئەگەرنا ئاگر ئێوە دەگرێتەوە هەم ئاگری دنیا و کاتێک کەوا ستەمکارەکە لێی دەقەومێ و خراپی بەسەر دێ و ئەتوش واد لێدێ لەگەڕوی و ئاگرەکەیوی ئەویش تۆ دەگرتەوە یان لە قیامەتیش ئاگر دەدگرێتەوە.